ئەم باسییان پاسی بچوو بوو بردنیانیان بۆ کەمپی ئاوارەکانی هەرسی لەوێ هەموو خێمە ڕیسکرا بوو هەر ماڵە و خێمەیەکیان پێەیە ئەمەش لەوێ خێمەیەکمان وەرگرت کە خێمەمان وەرگر دۆخی ئۆردوگاکان زۆر ناخۆش بوو لە چەند ڕوویەکەوە ناخۆش بوو لە ڕاستیە لە ڕوویەوە ئێمە ژیانێکی زۆر خۆشمان هەبوو لە هەڵەبجە یعنی لە هیچمان کەم نەبوو خواردن و خواردنەوە و بڵێن جێگەوبانی گەرم و یاریکردن و حەدیقە و ژیانی مەکتەب بووە ئەوەی بەلای ئێمەوە بۆ نمونە کێشە نەبوو جۆری خواردن بوو بەعام خەڵک وەزعی باش بوو خراپ نەبوو وەزعی بەڵام لەوێ گرانی بوو خواردن وەکو پێویست نەبوو دایمە باسی خواردن و باسی پارە و باسی گرانی و ئەم شتانە ئەکرا ئەمان بیست لەوێ بەتانیان ناینێ بەس بەتانیەکان کۆن بوون میوەیان ناینێ پرتەقاڵ و سێ و معلەبات شیر و ماست لە قوتووە ماسی هەندێشتیشیان ناینێ بەڕاستی شیاوی ئەوە نەبوو وەریگری بۆمە قابلمە کۆنە کۆنیان ناینێ کە مۆرمان نایگەن هەر فڕەمانە بەتانیە کۆنە بەڵام شتی تریشانەیە خواردنەوەمانەیانەیە میوەیانەیە ئەوە شێ ئەوە لە بڕۆ ناخۆش بوو لە ڕۆیەکی تریشەوە ناخۆش بوو لەبەرەوەی لە ڕاستیە جوگرافیای شوێنەکە ئەو ئۆردوگایە زۆر ناخۆش بوو لە پەناشاخێکا بوو دایمە ڕەشەوا بوو لە خێما بوو سارد بوو وەکو پێویست نەبوو یعنی شوێنی خەوتن و حەوانە ئەوانەمان بۆ ئێمە زۆر ناخۆش بوو ناخۆشێکی تر کە هەر لەوێ بوو هەواڵی شەیدبوونی خزم و کەسوکارمان پێگەشت بۆم باس کردی ماڵی باپیرم ئەو بەیانی 16 گەڕابوونەوە لەوێ پورم کە دەرچوو بوو لەگەڵ باپیرم پورمیان هێنا بۆ ئۆردوگایە شوێنێک هەبوو پیانەوت خێمەی تەبلیغات ینی لێم و کەبەرە دانرا بوو ناوەکەی خوێندەوە ناوی ئەو کەسەیە خوێندەوە کە دۆزراهاتەوە ئەوانەی کەون بوون ئۆردوگایان گەڕاندن ناوەکانیان نەخوێندەوە هەر خزم و کەسوکارێکی لە هەر ئۆردوگایەک وایە لەوێ ئەیان تەسلیم ئەویانەکردن در لە ڕۆژێک لە ڕۆژەکان ناوی پورمیان خوێندەوە وتی ئێمە چوین بەدەمیەوە کە چوین بەدەمیەوە چاوی کۆر بوو خۆی مامەساڵ ئەو کاتە چاوی کۆر بوو چاوی هیچی نەبوو کیمیایی لێیا بوو زۆر ناڕەحەت بوو زۆر مانەی کوا خاڵەکان باپیرم نەوتی هەمویان شین بوون تاچوو کەس نەماوە بێتە بۆی من ناخۆش بوو بۆ دایکم زۆر ناخۆش بوو تۆ لەو حاڵەت و لەو ئاوارە بوون و هینی پێبەن یعنی دۆخەکە ناخۆش بوو تازێدانێ و هیندانێ وەلو هەر هەمووی وا بوو هەموو کەسێک کە لەوێ بوو خزمێکی نزیکی شەهید بوو بۆ ماڵی و مەلەعارفی کە باسم کرد برایەکی کە حەمە سەعید هەمویان شەهید بوو ماڵی خزم و کەسوک ئێمە تقریبا 37 کەسمان شەهید بوو لە خزم و کەسوکار ئیتر دواتر باپیرم پیا بوو ئەویش پیا بوو ئەویش شەهید نەبوو پرسیارمان لێ کرد لە باپیرم حاجی لای خوافی کامل لە 16 2007 مرد وەفاتی کرێش بە نەخۆشی وتمان بۆ تۆ ئەم دەرچووی بۆ ئەوانێتە شەهید بوون وتی وەڵای ئێمە لە ماڵەوە بووین تر ئێوارەکەی وتمانە با لە ماڵی دراوسەیەکیان کۆبوو بوونەوە دیارە شەش زەمینیان هەبوو ئەوان وتوانە با دەرچین هەرچەند وتوانە دەرمەچن خراپە یعنی باش نییە بەڵام وتمان ئێمە لە پشتی خوا دەرەچین هەر لە ماڵەکەی خۆیان چەند سەد مەترێ دەرچوو بوون قمبەلێکی کیمیایی لێیاوە لە لای مەکتەبی شارەزووری کۆن ڕێگەی چاوت کە ئەکاتە نزیک بەردەم و نزیک مەکتەبی کانشقانی ئێستا و لەوێ ڕۆزەیەکیژی ئازان ڕۆزەی کانشقانە و ماڵی بڵێن مەلا عەلی لەوێ ماڵی مەلا شەفیق و مەلا عەلی و ئەوانیش لەوێن ئەلەو بەینە
يعني نزیم ڕۆزەکە و ماڵی مەلا شەفیق کە ئیسە بنکەی ئیقرا لەوێ لەگەڵ مەکتەبی کانیشقان وتی لەوێ هەمویان یەکێکە کەوتبوو یەکەم کەس خاڵێکم کەوتبوو شەهید بوو کە لە هەمویان بەقوتر بوو سێ بوو بەلاوان وتی ڕادیۆیەکی لە ملا بووە ڕادیۆکەیان دزی بوو قایشەکەی یعنی ڕایان کێشا بوو قایشەکەی لە ملیا بوو ڕادیۆکەیان مردوو نەنکەم ئاڵتوونێکی زۆر و پارێکی زۆری پێ بوو لە جانتاکەی لە ژێر ئەویشیان بردبوو خۆی باپیرم الحەمدوللا هەبوو بوو دوکان وشتی زۆر بوو دوکان وشتەکەیشیان وی تاڵان کردبوو ئیتر وتی هەمویان من کە هۆشم هاتەوە باپیرم وت گەڕام تا دۆزیمنەوە عەرەبانەیەکم پیا کرد لەو عەرەبانی دەسی لەو مەنتیقەیە یەکەیەکە دوو مەیتەکەمە خستە عەرەبانەکە پاڵم پێوەنا بۆ گوڵان لەوێ چاڵم هەڵەکەن ئەم ناشتم یەکەیەک ڕۆژی یەک دانەمە ناشت لە بەیانی دەستم پێ کرد تا ئێوارە فرەیەکە بە چەند ڕۆژ ئەو حەوت بوون بە هەفتەیەک زیاتر تا کەسێکی وەکو ئەحەلادا هاوکاری کرد ماڵی ئاوێ لەگەڵ چەند کەسێکی ترە ماڵیان ئاوانە کە هاوکاریان کردبوون یەکەم ڕۆژ دۆ ڕۆژ هەر خۆی بوو سێم ڕۆژ تا لە چوارم ڕۆژ و پێنجەم ڕۆژە چونکە کەس فریای کەس نایە مەشغوڵی هی خۆی بوو بەڕاستیە ئیتر وتی یەکەم ڕۆژ ئەوم ناشت تا هاتە سەر دایکی و بڵێن خاڵێکم ناوی هێمن بوو ناڵ و شیریە خوارد وتی هەر بەیەکەوە ناشت تەنانەت وتی هینیشم کچێکم لێوە کچێکیشم بینی و هەم زانیوە بڵێن مامۆستا ئەسمەرە هاوی کەوتم چاوی کوێر بوو وتی ئەویشم ناشت نەوەڵ هاوماوە دواتر دەرکەوت کە ئەمە کچێکە دراوسی خۆیان ناوی غەزال یعنی ئێستا هەر قەبرەکانیان بەیەکەون شوێنێکی تایبەتیانێ ئیتر بەم جۆرە بوو لە ڕاستیە ئێمە ماوەیەک لە هەرسین ماینەوە بەڵام وەکوتم جەوی هەرسین خۆش نەبوو زۆر ناڕەحەت بووین لەهێ لە هەمووی ناڕەحەترەوە بوو کە ئەو ئەردوگانە ئەنواع وەشکاڵ خەڵکی جۆرا و جۆریان لێ بوو خەڵک تووشی شەڕ زۆرە بوو ئەوە نییە ئەنجاران لە هەڵەبجە گەڕەکەکان جیاجیاون ئێستا تۆ بێنی ئەمە هەمووی بە تێکەڵی فڕێتە شوێنێکەوە خەڵک لەگەڵێکان نەیەکرا شەڕ ڕووی ئەیە شت ڕووی ئەیە حاڵی خەڵک هەمووی لە ڕووی دەرونیەوە تەواو نەبوو ئیتروتمان ئێرە بە کەڵک نایە ماڵی پورێکم هەشتا حەوت چوو بوون بۆ ئێران ئەوان لە ئۆردوگایەک بوون لە کامێران هاتن بۆ لامان تر چوین بۆ ئەوێ لەوێ ئۆردوگا و لەوێ خێمەمان وەرگرت تا ڕادێک ئەوێ باشتر بوو لە بینی خانوەکانە ئەوان لە خانووا بوون لە بەڕێی کۆنتر بوون خێمە هەڵمانیا هەڵدرا بوو ئێمە لە بینی خانوەکانە بووین تا ڕادێک ئەوە کامێران هەم لە ڕووی سکوریتیەکەی باشتر بووە مانتوانی بچینە بازار چونکە هەرسیم نەتەتوانین وای وەرەقە بکردا ئەنجا بچتە بازار هەفتە یەک جار بۆ هەبوو خۆ بشووی تەمان لە کامێرانی جووا بوو ڕاستە خواردن هەبوو شت هەبوو ئەوانە هەبوون بەڵام بۆ دەرچوون بۆ ناو شارەکان بۆیە وەرەقە بکردا چونکە بوو بەمان نەبوو بچینە ناو شارەکانی کامێران و سنە و کوێ ئیتر ئێمە لەوێ 6 مانگ ماینەوە تا عەفاتەکە درا کە عەفاتەکە درا باوکم بڕیارماننا کە بگەڕێنەوە بۆ وتیان بۆ هەڵەبجێ لە سەرەتاوە وتمان گەڕێنەوە بۆ هەڵەبجۆ بۆ وڵاتی خۆمان و ئێمە حەزمان لە ئێران نیە هەر حەزمان لە ئێران نەبوو بەڕاستیە وەلو من ودەوەتە خەریب لەگەڵ جۆگەشە ڕائهاتین لەوێ مەکتەب وشتیش کراوێم بە فارسی ماوەی 3 مانگ خوێندم هەندێک فارسی و ئانش فێر بووین مامۆستای فارسیە هاتن لە فارسیان پێوتین ئیتر ئەچوینە شارەکەەوە کوتم بە وەرەقە و ئەمانە و تا ڕادەیەک سەقامگیر بووبووین بەڵام هەر حەزمان لە وڵاتی خۆمان بوو بۆیە دوای ئەوەی کە 6 مانگەکە عەفاتیە ئێمە گەڕاینەوە شێوازی گەڕانەوەکەش بە گەڵابە بوو بە لۆری بوو تەمان پێشەوەی بێمە سەر ئەوە حکومەتی ئێران پێشەوەی هەڵەبجە چۆڵکا و لە هەشتی ڕێکەوتن بینی عێراق و ئێران کرا جەناب تەزانی پێشەوەی ئێران هەڵەبجە بەجێبێڵێ بە خەڵکی هەڵەبجەی وت کێ ئەگەڕێتەوە بۆ هەڵەبجە کەلوپەلەکانی بێنێ با بڕوا ئێمە ڕۆشتین یعنی باوکمان ڕۆشتن
گەڵابەیەیانێ لێەوە بەڕێکەوتن تر ماڵەکە و بارە کردو و بردەوە بۆ ئەردوگا لەوە ماڵەکەمانەوەی کە نەیاندزی بوو چکە دوکانمانە بوو لە مەزادخانە ئەشیای منزلی بۆری و بڵێنەها ئەم شتانە هیدی ئاوەڕۆ و بۆری و چی و چی ئەمانە بۆیە و دوکانەکان تاڵان کردبوو ماڵەکە هەندێکی تاڵان کرابوو لە ڕاستیان دواتر زانیمان ئەمانەی کە بەپێی ئەو دیکۆمنت و بەڵگە نامە و قسە و شتانەی کە بەرچاومان کە و تاڵانیەکە هەم پێشمەرگە کردوێتی بەداخەوە هەموو پێشمەرگەنا هەندێ پێشمەرگەی هەندێ لایەن و هەم ئێرانیش کردوێتی تەنانەت عەمودەکانیش بڕابوونەوە لە هەڵەبجە کتێبخانەی هەڵەبجە هەمووی ئێران بردی یعنی ئێران هاتبوو هەڵەبجە و حسابی جەنگی بۆ کرد ئەو لە جەنگایە و چووە ناوچەیەکی داگیر کردووە بۆیە بۆی هەیە بە پێی یاسای جەنگ هەموو دەرامەت و داهاتێکی ئەو شارە ئەو شوێنە ببا بۆ خۆی تر هەرچی هەیە ئەو حسابەی بۆ کرد بۆیە عەمودەکانی برد کتێبخانەی برد کەلوپەلی کارگە و معمەل و معمەلی توتن و نازامین حیسارەکە شوێنی هەڵگرتنی توتن و چی و دام و دەستگاکان و هەمووی و من زمنیا هەندێک لە کەلوپەلی ماڵان و تەنانەت قسەژێ لەسەرەوەی کە ئەمە ئەمان بیست کە دەستی خەڵک بڕاوە بۆ ئاڵتون گوارە لە گوێ لێ کراوەتەوە ئاڵتون براوە پارە براوە دیارەوانە بردویانەوە کوتم کە لێرە بوون چجامە بەشێک لەو هێزە پێشمەرگە بێ کە خۆشیان لە ڕاستیا ئەڵێن خۆشیان ناڵێن نەمان کردووە چ ئێران بێت ئێمە گەڕاینەوە و کوتم شێوازی گەڕانەوەکەش ئەوە بوو بە گەڵابە تا حدودی تەوێڵە لێو بە زیلی عسکەری عێراق زیلی بۆ هێنا ئەجنەبیمان نەبینی بەڵام ئەمان بیست بەشێک لەو کەلوپەلانەی لەو خواردنانەی کە بە ئێمە ئەدرێ هی ئەوانە جام شتێکە بۆ بجێڕن ئەمە خۆم ئەمە بۆ جێڕمەوە مادەم دیکۆمنتیشە شتێکی زۆر باش با بڕوە لەم ساڵانەی پێشووە من لە کرماشان بوو بۆ یەشێک چوومە کرماشان سوای تەکسێک بوو تەکسێکە قسەمان کرد بەیەکەوە کوردی ئەزانی کوردێکی نێزانی ئەوانە بەلوچ بوو چی بوو بەس کوردیش ئەزانی کەوتم خەڵکی هەڵەبجەم دەستی کرد بە گریان بۆ ئەگریت وتی وەڵاهی من یەک شت بۆ بگێڕمەوە وتم فەرموو وتی من سیارەی گەورەم پێ بوو ترێلە گەڵابەچی سوپای پاسداران ئێمەی حجز کردبوو بۆ ماوەی مایە دوو مانگ ئیشەکەمانەوە بوو کەلوپەلمانە گواستەوە بۆ ئەردوگاکان وتم ئیشێکی باشە کردەوە بۆ وتی نا بۆ ئەمە ئەگرین بۆچی ئەگرین وتی ئەو کەلوپەلانەی کە بۆ ئێوە هەمووی تازە بوو بەتانی تازە قاب و قاچاقی تازە سەرینی تازە هەموو شتێکی خێمەی تازە شتی تازە ئێرانە هات ئەمەیە بر بۆ سوپای پاسداران و سوپای چی و بلکەکانی خۆی و چی لەوێ هەموویە گۆڕی بەی کۆنەکانی هێناوەیەوە جاوە دروستە وتی من خۆم هەم تازەکەم بار کردو هەم کۆنەکەشم بار کردو بۆ ئەردوگاکان وەفعلەن دواتر بۆمان دەرکەوە هاوتمەوە قابلەمە کۆنانەی کە فڕەمانە هەر باوکم کە وەری وەرمان کرد یەک شەقی تێڵا بەلای گوێی پاسدارەکە ڕێ تۆزێ تووڕەش بوو ئەمە توازە ئێمە سوالکەرین ئەمە شتێ ناوتە ئەمە یەک دوو ئەو بەتانی کە وەرمانەگر هەمووی خەت بوو خەتێکی سەوزی تۆخ خەتێکی سەوزی کاڵ هەمووی سوپای پاسداران عسکەری بوو ئەم بەتانێ کۆنانە بۆنیان لێ هات اینجا هاوکاری کراون بێگومان بەڵام حکومەتی ئێران نەیهێشتووە هاوکارێکە ڕاستە و خۆ بن احتیمالە بۆیە من خۆم نەمبینیم بەڵام هەندێک خزم و کەسیشمان ئەو کاتە
لە ڕێ هەندێک منەظەماتەوە چوونە دەرەوە و ئەو اختیارە لە بەردەمی ئێمەشە هەبوو. منەظەمات بیست بوومان کە هاتن بۆ ئۆردوگاکانی ئێرانیان ئەو توانی پەیوەندیان پێوە بکەیت تا بچیتە ئەوروپا یا بچیتە وڵاتێک لەوێ ئینە بەنێ بڵێن ئیقامە و شتە بەنێ تاوەکو لەوێ بژیت و هەندێک کەسمان چوون لە ڕاستیە چە لە سویدن لە ئەڵمانیان لەو وڵاتانی ئەوروپان لە ڕووسیان بۆی لە ڕێوە منەظەماتانەوە شتی لەو بابەتانە هەبوو بەڵام بەڕاستەوە خۆی بگاتە ئێمە وەکو ئێمەڵم ڕەنگە گەشت بێتە خەڵکی تر نەگەشتووە. بەڵام منەظەماتی ئێرانی زۆر هاتن تایبەتی مانگی سووری ئێرانی نانسەلیبی ئەحمەری ئێرانی نازامچی ئێرانی و چی ئێرانی ئەمانە زۆر هاتن ناو ئۆردوگا تەنانەت بەشی لەوانە لۆگۆی ئاهانشی پێوە بوو لەو خواردنی کە پێیان هەین لۆگۆی ئەو منەظەمە ئێرانیانی پێوە بەڵام جا بەزیل هاتن بە شوێنمانە کەلوپەلەکانمان خستە ناو زیلەوە زیلی عەسکەری دڵمان خۆش بوتمان بۆ هەڵەبجێ چونکە حدودی تەوێڵێ تا خوورماڵ هێناینیان بەڵام کە لە خوورماڵ بەرەو هەڵەبجە نەهات و بەرەو سلێمانی ڕۆشت ئیترتمان تاو ئەمە ئەوە شوێنیتر بەداخەوە حکومەتی عێراق دیسان زوڵمێکی تر و درێکی تری کرد لەگەڵ خەڵکی هەڵەبجەیە چونکە عەفاتەکە بایە بۆ هەڵەبجە بایە بەڵام خۆشەڕی عێراقیرانیش وەستا بوو بەڵام هەڵەبجە هەر محەڕەمە بوو بەنسبەت عێراقەوە نەک محەڕەمە بوو بەڵکو ئەوەی کە ئێران نێڕوخان تەڵێ ئێرانیش ئەڵێن دەستی هەبوو لە ڕوخانی هەندێک بینایەتە دوای کە کەلوپەلەکەی بردو هەندێک بینای ڕوخان و ئەوەشی کە ئێران نەیڕوخان حکومەتی عێراق بەشێکی زۆر لە خانووەکانی هەڵەبجەی ڕوخانی کە لەوانە خانووی ئێمە بوو خانووی ئێمە ساغ بوو هەتا باوکمانیش هاتنەوە کەلوپەلەکانیان برد هیچ کێشەی نەبوو بەڵام دواتر لە دوای ڕاپەڕینەکە کە هاتینەوە خانووەکەمان بە TNT تەختی عەرز بوو ئەو گەڕەکە هەموو گەڕێکی مامۆسا دوای عەفاتەکە بەڵێ طبعاً کە شەڕی عێراقیران ڕاگیرا ئێران کشایەوە لە هەڵەبجە کەوتەوە دەست عێراق ئێتر عێراقیشەوەی کە ئێران پێی نەکرابوو ئەم لەگەڵ هەڵەبجا کردی بۆ ئەویست هەڵەبجە نەهێڵێت تەختی عەرزی کرد خانووی بە پێوە نەمێنێ هەڵەبجەیەکی تی دروست کرد مەدینە سەدامی حەلەبجە وتیەوە هەڵەبجەیە ئەوە هەڵەبجەنە خەڵکەکەی لەوێ ئەو هەڵەبجەیانەی ئەوانەی کە خەڵکی هەڵەبجە بوون و لە سلێمانی بوون و نەچوو بوونە ئێران لەوێ عەرزی پێیان و پارێکی باشی پێیان تا خانوو بکەنەوە ئەو هەڵەبجەی لەوێ دروست کرد کێسە قەزای شارە زوورە هەتا ڕاپەڕینەکە ئێمە کە هاتین کە زانیمان بەرەو هەڵەبجە ناین و لە خوورماڵەوە بەرەو سلێمانی ئەڕۆین زۆر لە ڕاستیە خەفەت داگرتین توان تاوە بۆ هەڵەبجەنی بردینی شەو بوو هەتا لە سلێمانیشی تێپەڕان تا بردینی لە شوێنێکی دەشتێکی پڕ لە دڕکی پڕ لە دوو پشک کە پیانە و باینجانی سەپێڵە تەیناڵ لە بینی سلێمانی و چەمچەماڵایە نزیکی تەکیێ بەردەقانەوە شوێنەکە پێڵێن باینجان لێ فڕێ هەڵی ڕشتین فڕێ بەبێ ئەوەی خێمەیەکمان باتێ بەبێ ئەوەی ئاو هەبێ خواردن هەبێ هیچ دوو پشک خەری بۆی خواردن شەیەک دوو شەو لێبوو دواتر هەڵهاتین بۆ سلێمانی بە قاچاخی کەلوپەلمان بەجێهێشت لێ چی لێ بکەم بۆ کوێ بێ تەلەڤیزیۆن بۆ کوێ بێ معرەزی نازانم جلوبەرگ بۆ کوێ بەری هی خەوتن بۆ کوێ بەری وتمان خواگا خۆمان دەرەچی ئیتر پورێکم هاو بە شوێنمان ماڵان لە سلێمانی بوو لەوێ بە سیارەیەک دیارە پارەی باشی پیا بوو سیارەکە بۆی ڕێگەیەکی قاچاق بدۆزێتەوە چکە سەیتەرەکانی سلێمانی داوای هەویان لە خەڵکە کرد هەر کەس هەوی پێ نەبووە ئەیان گرت ئیتر بە قاچاخی بە جۆرێک لە جۆرەکان ئێمە هاتینە سلێمانی بەبێ هیچ شتێک تەوا بیرمان نەچێ لە زیلە عەسکەریەکە کەوتم هاتین لەوێ گەشتینە مەرکەزێک لە عەربەت هەر کەس موالیدەکەی شمولی عەسکەری بکردایە ئامر بە عەسکەری من باوکم شمولی عەسکەریە کرد لێ باوکمیان جیا کردو یعنی ئێمە لەگەڵ دایکمان بە تەنیا چوین بۆ سلێمان مناڵەکان و دای هەمووشمان ورد بووین زۆر گەورە نەبوون بەرا گەورەکەم پۆلی 5 ئامادەی 4 ئامادەی بوو هەمووی لەو بەینا بوون
لەگەڵ دایکما یعنی باوکیشمان لێ جیا کردینەوە ئێمەش بۆ خۆی یعنی کارەسات بوو بەڕاستی پێشتر تۆ باوکە لەگەڵا بێر چۆ بێزای بڕیایەکی هەیە بڕیاربایەکی هەیە دەستگرۆی بکایەکی هەیە ئێستا ئەوش لەمە وە نەشمانزانی بکوێنە بردویان بۆ عسکەری لەتر بۆ معسکەری کوێ و ئێمەش بۆ باینجان لێوە بە قاچاقی هاتینە سلێمانی کاتینە سلێمانی لە ماڵی پورم بووین لەبەرەوەی کەس خانووی نەیانێ بکرێت کەم کەس هەبوو لە سلێمانیە ناقیشان نەبوو حکومەتی عێراق بڕیارێکی دەرکرد بوو هەر کەس خانوو با بە هەڵەبجەیی خانووەکە ڕوخین بەسەریە ئێوانیش فەقیرانە لەبەر ترسی خۆیان و ئەوی خۆیان تەنانەت من خۆم جۆم لێ بوو لە مزگەوتی گەورەوە مەلاکەی مزگەوتی گەورە چکە من ماڵمان نزیکی مزگەوتی گەورە بوو یعنی کە لەوێ بە مکەبەرەکان دەنگێکە هاو لە ماڵی ئێمە لە مەڵکەنی بوو جۆمان لێ بوو ڕۆژێکیان وتی دوای عەسرێ بوو وابزانم تی هەر هەڵە داواکەین لەو ماڵانەی کە هەڵەبجەیان کردوتە خۆیان هەر ئێستا هینیکەن بڕۆن بیان بنەوە بۆ باینجان و بۆ کوێ و بۆ کوێ ئەوە ئەگەڕێن لیژنە ئەگەڕێن هەر ماڵێک هەڵەبجەیی تیا بێت ئەیڕوخێنن ئیتر ئەمەش بۆ ترس و وینەوە هەرچۆن بێت وە کۆڵێ ژیانمان کرد وەلو هەندێک دراوسی زۆر زۆر باشمان هەبوو لە ڕاستیە یەکێکلانەر مامۆستای مەکتەبەکەی خۆم بوو وتی ئەو ماڵی ئەمە هەیە چێ حەدی هەیە بێت ئەوە یعنی خەڵکی زۆر باشە بوون کورتپەروەر لەو کاتەشا لە سلێمانی ئەوەی کە جێگەی زۆر زۆر ناخۆشی بوو ئێمە لە شاری سلێمانی ئەو بوو کە ئێمە مەحروم بووین لە ژیان یعنی وەکو کەسێکی تاوانبار ماوەڵیان لەگەڵا کردین بۆمان نەبوو بخوێنین بۆمان نەبوو خانوو بگرین بکرێت بۆمان نەبوو لە بازاڕە کەسابەت بکەین وەکو پێویست چکە داوای هەویان لێ کردی بە تایبەتی ئەوانەی کە گەورە بوون بیان گرتی تا ئەیان بردی بۆ ئەو کەمپانی کە دروستیان کردبوو بۆ ئەنفالیان نەکردی ئێمە نزیکەی دایکم 15 مەکتەبی سلێمانی گەڕا بۆی مندانێ لە پۆلی شەشە هیچ مدیرێک ئامادە نەبوو چونکە بڕیارێک هاتبوو لە وەزای تەربیە هەر مدیرێک کە لەبەی هەڵەبجەی وەربگرێ فەسڵێکی بۆمان نەبوو بخوێنی تا ئەخیر جار لە مەکتەبی گۆیژە لە پشتی مزگەوتی گەورە مدیرەکەی ناوی ئومێد کاکە ڕەش بوو خۆعافریکا لەم ساڵانە مرد وتی من وەرتەگرم چیم لێگەن بالێم کرد ئێتر بەس بە بەرجێک ڤیرەک بیت ئێمەش الحەمدوللا تەلەبەی باش بووین یەکەم بووم یعنی چەندەمی سلێمانی بووم وەزیر خۆی سوپاسی کردم و ئەو ساڵ هەر هەڵەبجەیەکان هەموو کە وەرگیرابوون هەمویان لە یەکەم و دووەمەکانەوە ئێتر بۆ ئێمە زۆر ناڕەحەت بوو لە ڕاستیە یعنی تۆ باوکە براوێ بۆ ئاسکەری و خەڵک بۆ شوێن مامەڵۆ لەگەڵا بکا و حزبی بەعز بە شوێن تا بگەڕێ و جاش و جێژ بە شوێن تا بگەڕێ و لە مەکتەب وەرە نەگرن و حتا خوشکێکم هەبوو پۆلی سێ بوو سێم تۆستە هەتا نیوەی ساڵیش خوێندی دواتر شکاتی لێکرا نازانم کێ شکاتی لێکرد مدیرەکە دەری کرد ئیتر ئەو ساڵی فوتە دوو ساڵی فوتە ئێمە ساڵێکمان فوتە ئەو خوشکەکەم دوو ساڵی فوتە ئەوەی جێگەی ئەسەف بوو ئێمە ئەو مدیرەی کە دەری کرد کە ڕاپەڕینەکە بوو مەسئولی یەکێک لە حیزبە کوردیەکان مدیرەکە یعنی ئێمە بۆ ئێمە ئای چۆن تۆ ئەگەر تەنزیم بوویت بۆ ئیشی واک باوەکو فڵانە مدیر تۆش هینە بکردە ئافرەتێ بوو بەرحاڵ ئێتر بەم شێوەیە ژیاین هەتا ڕاپەڕینەکە ڕوویە کە ڕاپەڕینەکە ڕوویە بۆ ئێمە لە ڕاستیا دوو سێ خۆشی بوو خۆشیەک ئەوەیە کە ئەو خەباتەی دوورودێژی کە کورت کردوێتی گەشت بە مەقسەدی خۆی گەشت بە ئامانجی خۆی خۆشیێکی ترەوە بوو کە ئێمە هەڵەبجەیی بووین کاریگەری حکومڕانی حزبی بەعس و سەدام لەسەر ئێمە کاریگەری خراپەکانی زۆر زۆر بوو بۆیە بەرپەرجدانەوەی ئێمە بەرامبەر بۆ کاریگەریانە زۆرتر بوو لە خەڵکی ئاسایی ئەو هەموو ناڕەحەتیە کە تووشمان بوو زۆرمان پێ خۆش بوو ڕۆژە لە ڕۆژان بیبینی ئەم کەسانە بەزەلیلی
والحەمدوللا بینیمان بۆیە کە ڕاپەڕینەکە بوو بۆ ئێمە وەکو جەژنوا بوو ئیتر هەندێک کەس و کارمان هەبوون پێشمەرگە بوون هاتنەوە ئەوانە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە چاوەڕێمانە کرد لەو ڕاپەڕینە ئەوەی کە خەڵکیکی دڵسۆزی ئەم وڵاتەش چاوەڕێیە کرد ئەومان نەبینی ئێمە تەسەوڕمانە کرد لە دوای ڕاپەڕین وڵات ئاوادان بکرێتەوە بە تایبەتی هەڵەبجە خەڵکەکەی زۆر بە باشی قەرەبوو بکرێنەوە خاکەکەی زۆر ڕێز لە خاکەکەی بژیرێ لە خەڵکەکەی بژیرێ ببێ بە سمبولێک بۆ ئاوادانکردنەوە کە حکومەتی کوردی دوای کە تەشکیل بوو بڵێ ئەها کورد چەند جوان حکومڕانیەکە شوێنێک کە هەڵەبجەیە سەدام ویستی لەسەر نەخشە بیسڕێتەوە ئەوە ئێمە بە باشترین شێوە ئاوادانمان کردوێتەوە بۆیە وا وایە بەس بەداخەوانم کە هیوادارین ڕۆژێ لە ڕۆژان چۆن هێرۆشیما و ناکازاکی لە یابان بۆ جۆرە ئاوادانکرانەوە ئەم شارش و ئەم شارە بە ئاوادانی بین و ئەو خەڵکەش بەسەر بەرزی ببینین وەکو هەموو شار و شوێنەکانی تر ئەوە زۆر بە کورتی ئەوەی کە بەسەرمانە هات لە کیمیابارانی هەڵەبجە بۆ ڕێستان باس کرد بەڵام دوو قسەی ترەکەم یەکەم هەڵەبجە بوو بە ناسنامەی کورد کوردی بە دنیا ناسا من خۆم گوێم لە بەشێکی زۆر لە سەرکردەکان بووە ئەڵێن پێش کیمیابارانی هەڵەبجە ئێمە کە ڕۆشتین وەکو وەفدی بزودنەوەی ڕزگاریخوازی کوردی بۆ وڵاتان یان هەر وەڵامیان نەئاینەوە و پێشوازیان لێ نەکردن یا لەگەڵ مەسئولێکی زۆر بەسیط دایانە نیشانی بوو کە هیچ کاریگەریەکی نەبوو لەسەر حرەکە تەحەڕوریەکەمان لەسەر جوڵانەوە نیشتیمانیەکەمان بەڵام کە کیمیابارانی هەڵەبجە ڕوویە کورد بە دنیا ناسێنرا پێشتر کەس نێزانی کورد کێشەی کورد چییە اینجا زانیان کە کورد کێشەیەکی هەیە پارچە پارچە بۆ بەسەر وڵاتانەیە بۆ وڵاتان وڵاتی ئاسایینی درڕندن و ئەم خەڵکە کە 5,000 کەس شەهید بوو 10,000 کەس برینار بوو هەزاران کەسی تر ئاوارە بووە با هەر تاوانێکیان هەبێ بەڵام شیاوی ئەوە نییە بۆمباران بکرێ چەکی قەدەغەکرا و بەکاربێنرێ جا لێرە مەبەستەکە ئەوەیە مەسەلەی هەڵەبجە لە ڕووی نێودەوڵەتیەوە قەزەی کوردی زۆر بردە پێشەوە بەشێکی زۆر لە مەسئولین بەرپرسانی کوردی ئەو کاتە کە کتێبیان نووسیوە یاداشتیان نووسیوە من خوێندومەتەوە زۆر بە ڕوونی باز لێبانکەن چۆن دەرگای پەرلەمانی وڵاتانیان بۆ کرایەوە چۆن ئەمریکا پێشوازی لێ کرد چۆن وڵاتە ئەوروپیەکان پێشوازی لێ کردن چۆن توانیان شەقاوێک بن بە خۆیان دوای کیمیابارانی هەڵەبجە چونکە لە دوای کیمیابارانی هەڵەبجەوە یعنی یەکێک لە قۆناغە هەرە لاوازەکانی جوڵانەوەی کوردی یەکێک لە قۆناغە هەرە لاوازەکانی ئەو کاتە بوو ئەو قۆناغە بوو کە پێوەتی دوای کیمیابارانی هەڵەبجە هێندە لاواز بوو تاکەی تاو کاتی کەوێنە و ڤیدۆکانی هەڵەبجە بە دنیا بڵاو بوو کە بڵاو بووە اینجا وردە وردە حرەکەی کوردی دەستی پێکردەوە حتا لە یەکێک لە کتێبەکانە ئەو بیر و بۆچوونەش هەبووە لای سەرکردایەتی کوردی کە وەکو 74 حرەکەکە هەڵوەشێنەوە هەڵوەشێنەوە تاوەت چەند هەڵەبجەی تر بێ بەسەر کوردە بەسەیتر وا بیریانە کردەوە با هەڵی وەشێنینەوە واز لە خەڵای چەکداری بینی بەڵام نەخێر کاتێک کە هەڵەبجە وێنە و ڤیدۆکانی بڵاو بوویەوە بەسەر تاسەری جیهانە بێتر کورد بە دیگە ئەمە یەکە ئەڵێ هەڵەبجە کوردی بە دنیا ناسا یعنی جوڵانەوەی ڕزگاری خوازی کوردی لە فەوتان ڕزگار کرد نەک ڕزگاری کرد بەڵکو ئەوەی کە ئەتوان بڵێم لە 74 هەتا ساڵی 88 کورد بەدەستی لەو ماوەیە چەندی بەدەستێناوە لە دوای کیمیابارانی هەڵەبجە چەند قاتی بەدەستێنەوە چکە بیرمان نەچێ ئەم هەموو جوڵانەوەیکی ڕزگاری خوازی چەندە تۆ بەهێزبی چەندە وەکو جیڤارە عاسا خەباتی پارتیزانی بکەیت بەڵام پشگیری نێودەوڵەتی و نەبێ قەت نایبێتەوە
ئەوەی کە پشگیری نەدەوڵەتی بۆ کورد دروست کرد لە ڕاپەڕینە هەڵەبجە بوو، ئەوەی کە قەراری 1986 و نازام چەند و چەندی دروست کرد کوردستانی پاراز لە هێرشی حزبی بەعەس قەزەی هەڵەبجە بوو لە نەتەوەیە گرتوەکان ئەو قەرارەیان دەرکرد کە فڕۆکەی عێراقی بۆی نییە بەسەر کوردستانە بۆی هەڵەبجەیەکی تر دووبارە نەبێت. ئەمە گاڵتە نییە، ئەو بابەتی توێژینەوەیە لە ڕاستیا کە زەڕورە توێژەرانمان لەم بوارە ئیش بکەن. ئەمە خاڵی دوو ئەبوو هەم وڵاتی ئێران هەم حیزبە کوردیەکان باشتر دیراسەتی دەرەنجامەکانی هجوومکردنیان بکردای بەسەر هەڵەبجە کە ئەو دراسەوردیان نازان بۆ نەکردووە، چونکە حکومەتی عێراق زۆر بەڕوونی بە سەرکردەکانی جوڵانەوەی کوردی وتووە ئەگەر خۆتان بە کلاسی شەڕمان لەگەڵاکەن بە چەکی خۆتان ئێوەش بە چەکی خۆتان جوابتانێنەوە، بەڵام ئەگەر پازدار و حکومەتی ئێران بێن و هجووم بکەنە سەرمان ئەوەختە ئێمە لە عاسمان و لە زەوی بە هەموو چەکێک وەڵامتانێنەوە دەستمان کراوەیە لە بەکار هەموو چەکێک. ئەمەیان زانیم، ئەمە لە خۆمەوە نایڵێم. من بە ئەمەی کە ئەم قسەکە یەکەم بە ڤیدیۆ قسەم لە هی چەندین سەرکردەوە بە کتێب خوێندومەتەوە هی چەندین سەرکردە کە سەدام وەفدی ناردووە بۆ لای مام جەلال، کە سەدام وەفدی ناردووە بۆ لای کێ بۆ لای کێ پێی وتووە پێ بە سەرکردەکانی کوردیان وتووە ئێران مەهێن تکایە، ئێران بێنن خراپە بە کوردی بە مختصر. مام ڕۆستەم باسیەکە، مەلا بەختیار باسیەکە، کاک نەوشیروان لە کتێبەکەیە باسیەکە، حامیدی حاجی غالی باسیەکە لە مقابلە هەموو ڤیدیۆکانم لایەن. ئەوە دراسەتی وردیان بۆم حاڵەتە بکردێ. مەسەلەن ئەزانی چونکە کیمیایی بەکار هاتووە شتاحوت دۆڵی بالیسان و کێوکێ کیمیایی بەکار هاتبوو، واریدە کیمیایی بکە تۆ لەگەڵ دوژمنێک ئاشەڕەکەی کە واریدە بەکاری بێنی وە گوێ نایەتە خەڵکی سڤیل. بۆم دیراسەتە نەکرا. ئێرانیژە بۆیە دیراسەتی ورتری بکردێ. تۆ هجوومەکەی آخر ئەمە خەیاڵ پڵاویە لەگەڵ ڕێزما، یعنی خەتەکەیان ناوا بوو. یەکەم جارە چین بۆ هەڵەبجە دوچین بۆ دەربەنی خان جا بۆ ڕانی و قەڵاتزێ یەنە دوکان سەدی دوکان ئەگرین لێوە سەدی دەربەنی خان ئەگرین ئەینەوە سلێمانی شەگرین. یعنی ئەمە پلانەکە بوو. آخر ئەمە گاڵتە نییە لە هەڵەبجەوە دەست پێ بکەیت و دواتر بچیت دەربەنی خان و دواتر بچیتە ڕانی و قەڵاتزێ و بچیتە سلێمانی و هەردوو سەدەکە بگریت و سلێمانی دابڕنی. تۆ بەرامبەر بە کێ شەڕەکەی چۆن دەتوانین بکەین؟ بۆیە ڕەنگە حکومەتی عێراقیش بەم پلان و شتەی زانیوێ بۆیە زۆر بە توندی وەڵامی هەڵەبجەیە وەڵامیانەوە لە هەڵەبجە کە بۆیە دراسەتێکی ورد بکرا کە بەداخەو نەکرا. بۆیە هیچ نەبێ حکومەتی ئێران زڵ تایاراتی بێنایە. من باپیرم دامەی گێڕایەوە وتی ڕۆژ یەکەم و دووەم و نازام چەنەم تیارە زۆر بنزمی هاوە سەر هەڵەبجە بە ئارەزوی خۆی شێ کرد. ئەو لە هەڵەبجە مابوویم تا ئێران نازام چی هێنا یەکدانە تارێکی خستە خوارەوە. تیارەکە لە چاو کەوتە خوارەوە، عێراقی بوو لە چاو کەوتە خوارەوە. لەوێ باپیرم خۆی چووە سەر تیارەکە دوایەوە تیارە نزم نەبوو بە بەرزی ئەفریق لە ترسیەوەی کە نەکرێتە خوارەوە. یان دەرزی دژی کیمیایی بۆ ئەوەندە نەبوو بە شێوە مخاڵەتە، بۆ چەند یعنی حسابیەوە نەکرابوو چەند تیمێکی پزیشکی زیاتر بێتە هەڵەبجە. تۆرە زۆرم هین کرد وەرە بەراوردی کیمیابارانی سەردەشت بکە لەگەڵ کیمیابارانی هەڵەبجە. لەوێ لە سەردەشت کە کیمیایی ڕژە زۆرینەی خەڵک برینار بوو، کەمترین کەس شەهید بوو، خۆی کیمیایی بوو. بەس لە هەڵەبجە زۆرترین کەس شەهید دەبێت. بۆ چکە لەوێ کە کیمیایی لێدرا یەکسەر تیمی پزیشکی گەشتە فریایە بەشێکی زۆر لەوانەی کە احتیمال بوو ببرن چارەسەریان بووکە. بەس لە هەڵەبجە تیمی پزیشکی نەبوو، کیمیایی لێ کەوتووە کەسەوە بچێ ببن.
من پورم ئەوەی کە دەرچوو کیمیایی لە یا بوو لەسەر جادەکە کەوتبوو لەبەر دوور درێژی چیرۆکە مێژۆڕ ئەمە چیرۆکەکەیەتی لەسەر جادە کەوتبوو مەکینەیەک تەیە پاڕێ ساقی مەکینەکەڵێ تخوا بەیەکێک ئەو تەرمە لا بەبانەوێ بەژێر تایەکەوە تەرمی و ئافرەتە لا کە دابەزێت مەکینەکەەوە ساوە پڕە لە خەڵکە دابەزێت دەستی لیا لای بە ئەڵێ وەڵا زیینوە ئەڵە دەی لە ڕێخوا بیخە پشتی مەکینەکەەوە لای ئەو خەڵک لە ڕێخوا خاتە پشتی مەکینەکەەوە ماوەیەکە ڕۆن تاگەن بە تیمێکی ئێرانی لێ دەرزێکی لێ شفای بۆیە سێژ ماوە کیمیایی لێ یا چاوی کوێ بوو پێستی سوتاقی نا پێست و ئەمانەی سوتا و تووشی ناڕەحەتی تەنگە نەف بەس خۆما ئەگەرەوە تیمە بگەشتایەتە فرای هەموو خەڵکە و خەڵکە بۆ شێوە شەیدنەوە بۆیە ئەو دراسەتە وردە نەکراوە هەموویان کەم تەرخە من لە ئاستی ئەو هێرشەی کە کراسە هەڵە بجێ بەداخەوە Ari Braga Zmaria Zamoldu Suchana